هاوسەرگیری سەرکەوتوو ئەوەیە کە ژن و مێرد سەنگەر لە یەکتر نەگرن بەڵکو تەواوکەری یەکتر بن. قورئان لە سوورەتی ئەللەیل ئایەتی 1 بۆ 3 دا دەفەرمێ والليل إذا يغشى والنهار إذا تجلى وما خلق الذكر والأنثى. پەروەردگار باسی شەومان بۆ دەکا، باسی ڕۆژمان بۆ دەکا، باسی نێر و مێمان بۆ دەکا. ئەمە ئاەتە قورئانی پێمان دەفەرمێ چۆن شەو و ڕۆژ تەواوکەری یەکترن، چۆن شەو و ڕۆژ تەواوکەری یەکترن بۆ ژیان، ژن و مێردیش ئاوا دەبێت تەواوکەری یەکتر بن بۆ ژیان، هەر یەکەیان دەوری خۆی ببینێ. ئێستا بەڕێزان ئەینا ئەگەر هەر شەو بێ یان هەر ڕۆژ بێ وەکو جەمسەرەکان ئەڵەن 6 مانگ بەس ڕۆژە، 6 مانگ بەس شەوە، بەس ڕۆژ بێ یان شەو بێ بڕواتان هەبێ ژیان و ژیار دروست نابێ. ئەوەتا ژیان و ژیار لە جەمسەرەکانان نییە مەگەر یەکێ بچێ بۆ خۆی سەردانێکی بکە، چونکە بەردەوام هەر ڕۆژە یان کە تاریک بوو ڕووناک نابێتەوە. ئێستا وڵاتی کوردستانی خۆمان خۆی گەورە ئەمن و ئەمانمان زیاتر پێ بەخشێ و دەرگای ڕەحمەتمان لێ بکاتەوە. ئەم کوردستانە بە چێوە جوانە، ئەها شەوی شەوە، ڕۆژی ڕۆژە، وەرزەکانمان دیارە، شەو و ڕۆژ بەرامبەر یەکتر دەبن، ئەزانین کەی کەسابەت دەکەین، کەی دەچینەوە ماڵەوە ئیسراحەت دەکەین. بۆیە لە ناوەندا لەگەڵیشا دەفەرمێ وما خلق الذكر والأنثى، ژیانی هاوسەری کاتێک سەرکەوتووە کە پیا و دەوری پیاوەتی ببینێ بەخوا ژنیش دەوری خۆی ببینێ. یعنی چۆن شەو دەبێت شەو بێ و ڕۆژیش ڕۆژ بێ، ژن و مێرد وەکو شەو و ڕۆژوان هیچیان زیاد نین و هیچیان فەزلیشیان نێ بەسەر یەکترەوە. لە ناو کۆمەڵگەی موسڵماندا لە ناو بیری قورئاندا بەڕێزان پیاو سالاریمان نییە و ژن سالاریشمان نییە، تەواوکاریمان هەیە. ئایا دەکرێ بڵێ وەڵا شەو باشترە لە ڕۆژ، ئەکرێ بڵێ ڕۆژ باشترە لە شەو؟ بە دڵنیاییەوە نەخێر، نەخێر، شەو و ڕۆژ تەواوکەری یەکترن، هەر وەکو ژن و مێردیش ئەبێ ئاوا تەواوکەری یەکتر بن. هەرچی بەرنامەی ئەم سەردەمە هەیە بەداخەوە لا دین و بێدینەکان بەرنامەیان هەوڵ و تەقەلایان بۆ ئەوەیە بە بەرنامە بەڕێکخراو بە فلیمی سەداحا ئەڵقەید و بلاشکراوی ژەهراوی کراو بە چاولێکەری نەفامانە وایان کردووە ژن و مێرد دەوری خۆی نەبینێ، یان ژن و مێرد لە زیاتی ئەوەی تەواوکەری یەکتر بن بەڵکو لە سەنگەری دژایەتی یەکتر دابن.